بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دۆخی هاوڵاتیانی هەرێم لەو پەڕیمەترسیدا و تا ئێستاش ئیرادەیەکی جددی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. بەردەوامی قەیرانی دارایی و سیاسی و یاسایی هەرێم زیانی گەورەی لە هاوڵاتیاندا و مەترسی گەورەشی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان دروست کردووە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پەرلەمانی کوردستان لە سۆدوی سەرکی هەروە لە شاری هەولێرەوە سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بارودۆخی هاوڵاتیان لەو پەڕی مەترسیدایە و پەیام و دەست پێشخەریەکانیش هیچ ڕۆڵێکیان نەبووە لە ئاساییکردنەوەی دۆخی هەرێم. هەرێمی کوردستان ئێستا بەدەستی دایان قەیرانەوە دەناڵێنێت و هیچ دەست پێشخەرێکی جددیش نییە بۆ دەربازبوون لەم قەیرانانە، بەڵکو هەندێک لایەن دەیانەوێت دۆخی هەرێم بەم شێوەیە درێژە پێ بدەن و ببێتە ئەمری واقع بۆ مانەوەیان لە دەسەڵاتدا. هەرێمی کوردستان ئێستا قەیرانی دارایی و قەیرانی سیاسی و قەیرانی یاسایی و قەیرانی حکوومەتداری هەیە. ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی بووە. بارگرانیەکەشی تەنها بۆ هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بووە و هیچ جۆرە چاکسازیەکیش نەکرا بۆ کەمکردنەوەی قەیرانەکە لەسەر هاوڵاتیان. بە پێچەوانەوە سیاسەتی دەست بە سەرداگرتنی سەرچاوەکانی داهات و قوتی خەڵک لەلایەن حەزب زیاتر پەرەیسەندووە و حەزب دەوڵەمەندتر بووە، خەڵکیش موفلیسە. قەیرانێکی تری هەرێم قەیرانی پەخستنی پەرلەمان و ئیفلیزبوونی حکوومەتی هەرێمە. لە وڵاتانی پێشکەوتوودا لە کاتی قەیرانەکان حکوومەت و پەرلەمان چالاک دەکرێن، کەچی لە هەرێمی کوردستان لە ساتەوەختی قوڵبوونەوەی قەیرانەکان پەرلەمان پەک خراو، حکوومەتیش ئیفلیز بۆ و کارەکانی ئەڕا ناپەڕێنێت. لە ئێستاشدا ئاماژەکان بۆەوە دەچن تا ماوەیەکی درێژ پەخستنی پەرلەمان ئیفلیزبوونی حکوومەت بەردەوام بێت. سەرڕای قەیرانی حکوومەت و پەرلەمان هەرێمی کوردستان قەیرانی سەرۆکایەتی هەرێمی هەیە کە لە 19 ئابی ساڵی 2015ەوە بەپێی یاسا هەرێم سەرۆکێکی شەرعی نییە و هەوڵەکانیش بۆ چارەسەری یاسایی ئەم پرسە بێ ئاکام بوون کە سەرچاوەی زۆربەی قەیرانەکانی هەرێمە. لە لایەکی ترەوە هەرێمی کوردستان لە قەیرانێکی سیاسی قوڵدایە کە دەگەڕێتەوە بۆ نەمانی متمانە لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێم و ئاڵۆزبوونی پەیوەندیە سیاسیەکانی نێوان لایەنەکان. کۆی ئەم قەیرانانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بێزار و ماندوو کردووە و مانەوەی قەیرانەکانیش لە ئەستۆی ئەوانەدایە کە پرۆسەی سیاسی هەرێم و دامەزراوەکانی هەرێمیان پەک خستووە و هیچ دەست پێشخەرێکی جددیشیان نییە بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاکتۆر بەخێر بنەگەرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەو هەموو قەیرانێکی ئێستا لە کوردستان هەیە. دۆخی هاوڵاتیانی کوردستان لە چ بارودۆخێکدایە؟ سڵاو لە بینەرە، سڵاو لە کاک سەلیم لە شاری هەولێرەوە. لە ڕاستیە لای کەس شاراوە نییە کە دۆخی ئێستای هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی داراییەوە لە دۆخێکی زۆر خراپەیە بە پێی هەموو ئامارانەشی کە کراون، ینی گەڕاوەتەوە بۆ پێش ساڵەکانی 2007 و ئەوانە کە هەم لە ڕێژ مەسلەی زۆربوونی بێکاری، هەم لە مەسلەی جۆرێک لە جۆرەکان تێکچوونی ئاشتی کۆمەڵایەتیش بەوەی کە باڵین ڕێژەی جیابوونەوەی خێزانەکان زۆر بووە، تاوان زۆر بووە، با بڵین پەنابردن بۆ ئەوەی کە قوتوویەک شیر یاخود سێتێک دایبی بۆ مناڵەکەی و زۆر بابەتی تریش کامانە لە ڕاستیە ئەو بارە داراییە خەڵکی ناچار کردەوە بکە. بە نەتیجە ڕەنگە ئەمە سەرپێشە بۆی کە ئارامی سیاسیش لە هەرێمی کوردستانە تێکچێ. بۆ نمونە هەر سادەترین شێت ئەمڕۆ کەنی بە شەرمەوە من لە ڕاستیە نازەم ئەم حکوومەتە چۆن ئەو نەجورئەتی هەیە باسی خشتەی دابشکردنی موچە و ئەواناکە بەداخەوە زۆر لە ڕاگەیانەکانیش ئەمەش وەکو موچە باسەکرێتوانە. یعنی 28 ئەم مانگە کە چەند ڕۆژێکی ترەکە ئەنجام موچەی مانگی سی خاوەن پێداویست تایبەتەکان تابەشەکرێتوانن. تۆ بێنە لە بەرچاوی خۆت کە هەندێکیان 59,000 دینارە، هەندێکیان 89,000 دینارە. ئێستا و مانگی نوێیە وان تازیانی واتە لە ساڵێکە سێ ئەوەندەیان وەرگرتووە. مەسەلا ئەمڕۆ خاننشینە وەریان گرتووە کە هی مانگی چواریان وەرگرتووە. ئەنی ئەمە ئەو چین و توێژانن کە لە ڕاستیان نە ئەتوانن هیچێکی تر بکەن و نە شایستەی ئەوەشن بەو
شێوەیە مامەڵەیان لەگەڵا بکرێەوە کۆی چین و توێژەکانی تریژ ئەبێ لە سایی بەڕێوەبردنێکی ئاوا دۆخی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان چۆن بە دڵنیایی لە دۆخێکی زۆر خراپایە و دۆخێکی زۆر مەترسیدارە و ئەگەر بێت و لە ڕاستیە ئەوانەی کە چەند ساڵە ئەم هەرێمە بەڕێوە بن و مەسئولی ڕاستە و خۆن لەوەی کە هەرێمی کوردستانیان بەم ڕۆژەگەیانوە لە ئیدارەی مەلەفی داهاتەکان چ داهاتی نەود بێ چ داهاتی ناوخۆ بێ بەم شێوەیە داویانەکەگەیان دێتێ ئەمڕۆ لە ڕاستیە ئەگەر بێت و خاوەنی ئێرادەیەکی جدی نەبن و خاوەنی با بڵین جۆرێک لەو دڵسۆزیش نەبن کە من هیچ دڵسۆزیێکیان تیان نابینم لە ڕاستیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوە لە ڕاستیە خەڵکی هەرێمی کوردستان بە بڕوای من لە ئێستادا بە دوای ئەوە گەڕێکە چۆن ینی سەرکردایەتیەک بۆ خۆی بدۆزێتەوە با بڵین کەسێک بدۆزێتەوە کە ڕابەرایەتیکا بۆی بتوانێت لە ڕاستیە بە جۆرێک لە جۆرەکان مافەکانی خۆی لەم گروپە وەرگێتەوە کە گروپێکن بە پێی هەموو ئەو سیما و خەسڵەت و تایبەتمەندیانەی کە لای هانا ئارێنت هەیە ئەمانە تۆتالیتارن و لە زۆر کاتا لە گروپێکی لە سیستەمیشی تۆتالیتاریشتیان پەڕانوە لەبەرەوەی لە سادەترین شتاگەر مەسلامی شێوێک ئەمانە گروپێکی تۆتالیتار لە ڕووی مافەکانی خەڵکەوە سیرکە ئەمە لە ڕووی مافەکانی خەڵکەوە هەمیشە نظامی تۆتالیتاری چی لە بەرژەوەندی خۆی بێ ئەوەکە و چی لە زیانی خەڵکی وڵاتەکەی بێ هەرێمەکەی بێ ئەو جوگرافیای بێکەوە حکومیەکە ئەوەکە دەسەڵات ئەو شتیان کردووە کە لە زیانی خەڵک بە دڵنیایی ئەوەی کە ناونراوە سیستەمی پاشەکەوت نە هیچ بنەمایەکی یاسایی هەیە نە هیچ بنەمایەکی لە ڕاستیە حکومەتداری هەیە و پێچوانەی هەموو سیستەم و یاسا و ڕێنماییە کارپێکراوەکانی هەموو حکومەتێکە بەڵام ئەمان هاتوون بە زۆرە ملێ یعنی مۆرمونە لە هەشتا لە 1975 لە 1970 لە 60 بۆ خوارەوەی موچە و شایسەدارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستانیان بڕیوە بەبێ ئەوەی گرنتیەکی بنێ کە کەی چۆن و بە چ شێوازێک ئەیدەنەوە کە ئێستاکە 6 تریلیۆن دیناری تێپەڕانووە ئەوەی کە بە ناوی پاشەکەوتەوە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەمەدرێت نقطەیەکتر ئەوەیە کە عادەتە سیستەمی تۆتالیتاری یاسا دەرەکە بەڵام خۆی پێوەی پابەند نابێت کرۆشی کێشەکانی ئێستای هەرێمی کوردستان مەسلەی یاسای سەرۆکایەتی هەرێم و تەواوبوونی ویلایەتی بارزانیە کە لە 19 ئابی 2015 کۆتایی پیاتووە کە بە پێی دوو یاسا کە هەردووشی لە ئیتیفاقی یەکێتی و پارتیە ئەتوانم بڵێم لە مەکتەبی سیاسەکانە نووسراوەکەویش یاسای ژمارەیەکی ساڵی 2005 و یاسای ژمارە 19 حوزایی 2013 بەڵام ئەوە تا بینیمان کە پێوەی پابند نەبوون کە ئەمەش خەسڵێکی تر ئەوەیە کە لە ڕاستیە ئەمانە دادگا بێ بەهاکەن و هەوڵەدەن مؤسساتی تر بدۆزنەوە بۆی بێ بەدیلی مؤسساتی فەرمی کە ئەوەی کەیساکە لە هەرێمی کوردستانە هەیە ئەنجومەنی شورا شوێنی پەرلەمانی گرتێتەوە لەسەر و هەموو ئەمانەشەوەکە خاڵێکی تر ئەوەی کە دیسان بڕیار لە بەرژەوەندی نوخبەیەک و لە دژی زۆرینەی خەڵک دەرەکەن زیادکردنی ئەو باج و ڕسومات و غراماتانەیە کە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان کردووانە کە لە هەندێک شوێنە مەسەلا غرامە لە 400 زیادی کردووە بە تایبەتی لە بواری هاتوچۆ و مڵکداری و ئەوانە ئەمە زۆر بابەتی تریش لە ڕاستیە هەیە کە دەریە خات ئەمانە گروپێکن لە ڕاستیە بە بۆچوونی شخصی خۆم تۆتالیتاریشان تێپەڕانە. بەڵێ سوپاس دەکەم کات و دواتەکەم بۆ لای بەرز کاک سەلیم جەنابیش بە خێر و سوپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بەوەی کە ئەم دۆخێکی ئێستا خەڵک تێیدا قەیرانی داراییەوەی کە کاک دکتۆر بە تەواوەتیشی کردەوە بەڵام جگە لە قەیرانی دارایی قەیرانی سیاسی مەسەلەن قەیرانی یاساییمان هەیە ئەنی بۆ تا ئێستا مەسەلەن کاردانەوەیەکی سیاسی توند کاردانەوەیکی جەماوەری بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەنیەکی ئێستا وڵاتیانی هەرێمی کوردستان تێیدا. بسم الله الرحمن الرحیم سلام و ڕێزم بۆ ئێوە بە تەواوی بینەران بە خێراتنی گەرمی کاک دکتۆر دەکەم وەڵام پێم وایە لەو قەیرانانەی ئێستا کە دروست بووە هاوشێوەی شەڕی ناوخۆیە ئێستا شەڕێکمان لە تەنیشتە شەڕی داعشە و ئەو کاتەش بە فیعلی بە کۆمەڵە بیانەوە وەزعێک لە هەرێم دروست بوو کە خەڵک هەر کەسە و خەمی لە خۆی دەخوارد ئەو ئیدارەی ئەو کاتە هیچ خەمی لەو خەڵکە نەدەخوارد و ئێستا بەڵام منەوەی ئێستا بە جۆرێک بە عەمدی دەزانم کە سزادانی ئەم کۆمەلگای هەرێمی کوردستانە بە هەر بیانوێک لەو بیانوانە بە بوونەی
مەسلەی یاسا و سەرۆکی هەرێم و بە مەسلەی پەرلەمان نەیانتوانی ئیدارەی بدەن. ئەمە کۆمەڵە بیانەوە بۆ ئەوەی کە ئەو قەیرانە ئاوا دروست ببێ و خەڵکیشی تیا سزا بدرێ. ئەگەنا هیچ بیانوێک نییە گەر داهاتی هەرێمی کوردستان موسساتی خۆی هەبێ حکوومەتی هەبێ نتوانێت موچێ بەسیترین شت کە موچێ خزمەتگوزاری سەرەتاییە بۆ خەڵکە ئێستا ببڕاوە. و من پێم وایە لە هەرێمی کوردستانە هیچ کاتێک لە هیچ سەردەمێکە لە هیچ سەردەمێکی دەسەڵاتێکە ئەمها سزای خەڵکی هەرێمی کوردستان نەدراوە بەو شێوەیە کە ئێستا سزا دەدرێ. ینی هەموو ڕێگەکانی لێگیراوە لەبەرەوەی کە شەڕی داعشی شێم پێم وایە ئێستا خەڵک چاوەڕێ ئەوە دەکا ئەو کابوسە نەمینێ ئەو شەڕە نەمینێ ئەگەنا خەڵک هیچ کاتێک ئەوەی قوبوڵ نییە و هەرچی ئەمەشی قوبوڵ بێ بەڕاستی ئەوە نیشانەی ئەوەیە کە جۆرێکە لەوەی بەشدار دەبێت لە هەموو ئەو گەندەریانە و بەشدار دەبێت لەو هەموو زوڵم و زۆرەی کە لەم خەڵکی هەرێمە کوردیا لە لایەنە سیاسیەکانیش. ینی ئەمە عقوبەیەکی بە تەواوی خەڵکە جگە لە لایەنە سیاسیەکان کە ئێستا پەراوێز خراون و لە پەرلەمان دوور خراوەتەوە کە ئەگەر پەرلەمان نەبێ حکوومەت وەکو لاشەیەکی بێژیانە ینی چ دەکا چۆن دەتوانێت ئیداری ئەو وڵاتە بەڕێوە بەرەکەەوە ئێستا بەو شێوە دێ. بەڵام ئەوە دیارە لە بەرژەوەندی چێدا و لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتەدایە کە ئێستا بەکەیف خۆی ینی هیچ هەتا حکوومەتیش ینی دانیشتن ناکاوە پێشببینی بۆ خەڵکە ناکاوە دڵی خەڵک خۆش ناکاوە چارەسەری گرفتەکان ناکا. ئەمەش بەشێکە لەوەی کە ئەمەش نیگەرانیەکە. ینی من بۆی پێم وایە ئەمە سزادانێکەوە بە درێژایی هەرێم و خەڵکی هەرێمی کوردستانی شتیوان نەبینیوە. بەڵام ئەوەی کە ئێستا خەڵک نیگەرانە و لە دۆخەکە زۆر ناڕازیە کە ناجوولێ بەوەی کە پەیوەندی بە شەڕی داعش و وەزع سیاسیەکە لە دەوروبەری هەرێمی کوردستانە ئەگەر ئەوە تێپەڕێ کە ئینشاڵڵا زۆری نەماوە تێدەپەڕێ ئەو کاتە ئەم دەسەڵاتە لە بەردەمی خەڵکی هەرێم ئەو کاتە دەبێ بڕیاری خۆی بدا هەم خەڵکی هەرێمیش بۆ ڕازی نابێ و ئەم دەسەڵاتی ژیان دەبێت بگۆڕیان دەبێ نەیکە وازی لێبێنە گەمادەم دەسەڵات پێ بەڕێوە ناچێ بۆتی ئەم خەڵکە عقوبە بدە. بۆچی بەڕێزت پێ وایە کە ئەمە سزادانەوە قەیرانەکە بەو شێوە نیە ئەمە جگەلەوەی سزادانە پێ وایە دەسەڵاتدارە نیە وڵاتە چێژ لەوە دەبینن کە ئازاری خەڵکەکان بدەنی چی بەرژەوەندێکیان لەوەدایە کە ئازاری خەڵک بدەن؟ وڵا ئەوە دەبینی خۆ ئێستا ئەوەی کە دەستی لەوەدا هیچ گلەیەکی نیە ڕۆژێک لە ڕۆژان نبینیوە تووشی هەموو ئەوانەی کە خەڵک تووشی و قەیرانە بووە ئەمان توش ببن ناڕزایی دەربڕن. ئەگە ناڕزاییەکە کۆی هەرێمی کوردستانە بە عەمدی نیە دەبووە هەموو لایەک ناڕزایی بێ. پارتی دیموکراتی کوردستان دەبووە ئێستا گەورەترین ناڕزایی دەربڕیە حکوومەت گەورەترین ناڕزایی دەربڕیە کە ئەمە قەیرانەکان چییە هۆکارەکەی چییە. بەڵام تا ئێستاوان هیچ دەنگ ناکەن دەن وەزعەکە باشە ئەوەی کە گرفتە لایەنە سیاسیەکان دروستیەکەن ئەگەنا وەزعی هەرێم زۆر باشە و موچەش لەبەرەوەی کە شەڕی داعشمانە و هیچ مراقبەیەکیش نییەوە تا ئێستا ئەو نەوتەی کە دەڕوا بۆ ماوەی وا 2 ساڵە هیچ نەتیجەیەکی دیار نییە چەند دەچونەوە. ئێمە لە ڕێگەکانی کەوە کە بە دەردەکەوێت کە چەند دەفرۆشرێ و چەند دەڕوا و پارێت دێەوە جگە لە داهاتی ناوخۆش باشە ئەگەر ئەمدینیە بۆ چارەسەر ناکەن بۆ بابا هەر گرفتی خەڵکەکە چارەکەن جگە لە لایەنە سیاسیەکان جگە لە پەرلەمان جگە لە دۆخی سیاسی دەوروبەر خۆ ئەمە پەیوەندی خەڵک ینی تەحمل ناکە خەڵک ڕوو لە چۆ بکە کە کرێخانووی نەبێ و موچەی نەبێ و منداڵی نەتوانێت بەخێوکا و ئەمجا سبەینە قەیرانی زستان و سەرما و ئەوشی دێتە سەری خەستەخانە و بریندار و هەموو ئەو ناڕەحەتیانی نەخۆشی ناخۆشی هەیە چێ بۆی چارەسەر دەکایانی ئەمە خەڵک کۆمەلگا ها بەڕێوە ناچیانی ناتوانێت ئەم کۆمەلگای ئەوە تەحمل بک بەو شێوەیە. ئێمە لە هەموو خەیرانەکانی ڕابردووە ناخۆشی بەسەر و میلەتە هاتووە بەڵام شوێنەکە بۆ ڕووی تێکاوە بە هەموو کۆمەلگەی نەگرتوتەوە خەرچێکە بۆ پەنای خەرج بەڵام ئێستا تەواوی کۆمەلگەی گرتوتەوە بەڵام خەرچێکی لەگەڵەوەدا باسیەوە دەکەن کە ئێستا وەزعەکە زۆر باشە ئەوە کە قەیران لایەنە سیاسیەکان دروستیان کردووە ئەگەنا وەزعی سیاسی باشە و وەزعی حکوومەتی هەرێم باشە بۆ گلەییان نییە بۆ ئەو لایەنە هیچ گلەیەکی نییە چێ بینیوەتی کە لایەنێک کە پارتی دیموکراتی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان بێگلەی بکە لەو وەزعە بڵێ بارودۆخەکە خەڵک تەحملی ناکە و گلەی لە حکوومەت بکە بۆ گلەی ناکە ینی ئەمە ئەگەر شتێک نەبێت لە ژێرەوە ئەدی بۆوان ناڕزاییان نییە ینی ناڕزایەکان هەموو لە دەڤەری ئەو لایە لە لایەنە سیاسیەکانە لە خەڵکە کە موچەی نییە ئەمجا زۆریش ئەو ناڕزانە لە دەبەری ئەو لا خەڵک موچەی نیە بۆ نییە بۆ لێرە هەیە
یعنی ئەوە تەگەیوەتە مەسلەی عسکەریش مەسلەی پێشمەرگە لەو لاشتی بۆ ناچێت لێرە بۆی دەچێت ینی ئەمە ئەو دیارە کە شێوازی بڕێوەبردنەکە چۆنە. پێدواتان کێشەیە بەردەوام بێت مەسلەی دواکەوتنی موچە مەسلەی قەیرانەکانی شەر بەردەوام دەبێت. تا شەڕی داعش بێ چکە خەڵک ناتوانێت لەبەرەوەی کە هەز بە مەترسێکی گەورە دەکات لە بارودۆخی شەڕی داعشدا و مەسیرێکی نابێت چارەسەری دیار نییە بەڵام ئەگە شەڕی داعش نەبێ بە تاکید چارەسەری دەبێت و خەڵکیش لە ئەوە قبول ناکە و لایەنە سیاسیەکان ئەوە قبول ناکەن ینی ناکرێت و دەست بۆ قوتی خەڵک ببەی خەڵک بکرێتە سەرجادە ماڵی خۆی بێنێتە سەرجادە کرێخانووی پێ نەدرێ ئەی لەوە زیاتر چیکە ینی هیچ کاتێکەوە بەو شێوێ ئیهانە نەکراوە خەڵک بە کاتێک چا پارە هەبێ ئەگە پارە نییە بە ئەو حساباتانەی لە نەودڕۆین و لە داهاتە بە شەفافی عەرزیکەن هەر بۆ وەزیرەکانی عەرزکەن هەر بۆ دارایی عەرزکەن بزانین ئەرە وایە ئەگەر وایە ئەوە دیارە خەڵکتان بەڵام بۆ کە ئەوانە نادیار بێ و بە ڕێگەکانی کەەوە کە بە دەردەکەوێت بە تاکید ئەو پارێ دوو هەندی ئەوەیە لە ڕابردووە ئەو نەوتە دەڕۆی لە 2015 و نەوتە دەڕۆی موچە بە دوو مانگ جارێک موچە دەدرا ئێستا بە هەژ ماژی جارێک موچە نادرێ ینی ئەو پارێ چی لێدێ ئەدی بۆ کوێ دەڕۆ ئەگەر دەیانگوت بۆ پێشمەرگە و شەڕی داعشە ئەو ئێستا ئەمریکا کەفالەتی پێشمەرگەشی کردو و موچەی ئێوەش دەدا ئەدی بۆ هی ئێرە نادرێ دوای ئەم نەعەدالەتیەکەی کە هەر لە خودی سیستەمەکەیە ینی لە خاوەن پێداویستیەکان بە وەکو دکتۆر باسی کرد بە 6,000 دەگاتە کوێ ئەویش هەمومان ژێ نەیدەی بە 150,000 دەگاتە کوێ ئەویش نەیدێ ینی ئەدی ئەو بە چ بژێ ژیان چۆن ئەوها دەبێ دوای ئەم دەسەڵاتە سیاسیە ئەگەر بۆ خۆی وابێت تەحمل دەکا دیارە خۆ ئەو تینە لەوان نییە و زۆر لە ژیانێکی خۆشدا دەژیان و بەو پەڕی ژیان دەژیان من پێم وایە هیچ وڵاتێک بە قەدەروان ژیانی خۆش نییە بۆیە خەڵکی لە وەکو بڵێ لە دۆرێکەوان لە دۆرێشکەن ئاگیان لەو خەڵکە نییە بەڵام خەڵک ئێستا هەست بە مەترسیە گەورە دەکا کە شەڕی داعشە بە درێژایی سنووری هەرێم بەڵام ئەوە زۆر باش لە دوومانجی داهاتوە ئەو کۆتایی پێدێ زۆر باشە مەلەفی داعش دەپێچرێتەوە لە عێراقا بە کۆی گشتی ئەوەش بەڵایە بوو بەسەر عێراقا هات بەسەر خەڵکی کوردستانە هات ئەم هەموو شەهید و ئەم هەموو خەسارەی کە لە شەڕی داعشا درا بەڵێ زۆر باشە زۆر بە کورتێگە وڵامی و پرسیارەشمان بدەیتەوە بەرز باس لە کێشەی سەرۆکاتیێرێم کرد پێت وایە تام کێشەیە بەردەوام بێت قەیرانەکان و قەیرانی داراییش بەردەوام دەبێت ئەم پێم وایە کێشەی سەرۆکاتی هەرێم ینی یاسای سەرۆکاتی هەرێم ئێستا وەکو خۆی هەر دەڕوە بەڵام کێشەکە بووە بیانوێک بۆ ئەوەی کە کۆتایی بەم قەزیە و بەم پەرلەمان و ئەوە بێن ئەگەنا ئەوە بە ئاسانی چارەسەر دەکرا و پێشنیاری باشش دەکرا لایەنە سیاسەکان گەیبوونە سەرەوەی کە بگەنە نەتیجەیەکی باش بەڵام لایەنی پارتی دیموکراتی کوردستان هەر هیچ نهاتە پێشیانی هیچ ئامادە نەبووە گەر ئەوە نەبووایە باش ئەگەر بەدیلی ئەوەی بەدیلەکەی کەی چییە ینی بەدیلی دووەمی چ بوو بە هیچ بەدیلێک نەبوو تەنها ئەوەی پەچ پەرلەمان بخرێ و لایەنە سیاسیەکان پەراوێز بخرێن لە بڕیاردانە ئێستا بڕیاری دەرەوە و ناوە و هەمووی ئەوانە ئێستا بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەی بۆ خۆی تەحکومی پێ دەکات و بەرپرسیاریشە بەڕاستی بەرامبەر بە خەڵکی هەموو هەرێمی کوردستان ئەو دەبێت تەحملی مەسئولیاتەکەی بکات لە داهاتوو. بەڵێ سوپاس دەکەم دەگەرم بۆ لای بەرزت کاوی تۆ دەگەر بگەم بۆ لای بەرزت سەبارەت بەوەی کە ینی ئەو دۆخی کە خەڵک تێدایە ینی سەبارەت بە کاردانەوەی لایەنە سیاسیەکان پێت وایە لایەنە سیاسیەکان کەمتر خەمن مەسەلەن کە لایەنێک سیاسی دەستی بەسەرم بارودۆخەدا گرتو بۆ لایەنە سیاسیەکانی تر وەکو پێویست هەڵوێستیان نییە لە ڕاستیە لە سادەترین پێناسا حیزب پرۆژەیەکی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیە هەوڵەدا و خەباتەکە بۆی بگا بە کورسی حکومڕانی و لەوێەوە بەرنامە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی خۆی جێبەجێکە و بەدیبێکی ترا هەموو حیزبێک وەسیلەیە و ئامرازێکە بۆ هێنانەدی و ئامانجانی کە بۆی تیە کۆشەیەکە بێگومان ئەبێ لە قازانجی بەرژەوەندی گشتیاویە و سیاستکردن خۆی ئەوەیە کە چاکەی گشتی ڕەچاوکرێت و ئەوان ئەگەر لەم ڕوانگەیەوە سەیریکەی ڕاستیە ئەو حیزبانەی کە لە هەرێمی کوردستانە دۆخەکەیان خۆڵقانووە کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو دیارە پارتی وێچێتی نیشتیمانی کوردستان لە حکومڕانی ئەم وڵاتەیان بەدەستەوە بووە تا ئەگاتە کابینەی هەشتەم کە لە ڕۆژی 2014 سوێندیان خواردووە ئەو کابینەیەکە بوو بە کابینەی ئەوەی کە ناونرا کابینەی بنکەفراوان کە یەکێ بوو لە
کوشتنی ڕۆحی لە ڕاستی ئۆپۆسیۆن بوون لە هەرێمی کوردستان چکە هەمیشە لە وڵاتانی ئێمە کە کولتوری سیاسی و کولتوری با بڵین دیموکراسی هێشتا گەشەی نەکەوتایە ئاتا ئەم جۆرە لە حکومڕانی پێکەوەی وا ئەکەوێتەوە کە بێدەنگ بی لە بەرامبەر کەم کوردەکانی یەکتریا کە بینیمان لە ڕاستیا لە 2009 بۆ 2013 دۆخی حیوێتی سیاسی لە هەرێمی کوردستانە چۆن بوو بەداخەوە لە ئەوەی کە بینیمان دوای 2014 وان نەبوو کەواتە ئەوەی کە دروست کراوە دوو طرف لێی مەسئولن بە پلەی یەکەم جا کەم زیاتر بێگومان بە حکمی ئەو ئیتیفاقی استراتیجی و سیوێکی ئابووانە کە پارتی دموکراتی کوردستان توانیوەتی هەژمونی خۆی بەسەر هەم پایتەختی هەرێمی کوردستانە بسەپێنێ هەم هەژمونی خۆی بەسەر دارایی و داهاتی هەرێمی کوردستانە بسەپێنێ ئەمانە لی مەسئولی دەرەجەیەکەن و ئەو بەشەشی کە ماوەتەوە لە دوای کابینی هەشتەم و مانگی شەشەوە بە دڵنیایی ئەو حیزبانەشی کە چوونتە ناو کابینەکەەوە لەو ساڵی خۆیان مەسئولن ساڵ و چەندێکە وەک بەنسبەت بزوتنەوەی گۆڕان و ساڵێک و دووسێ مانگەکە ئەبێ مەسئول بێ لە بەرامبەر 2014 لە مانگی شەشەوە بۆ 12 ئۆکتۆبەر 2015 بە دڵنیایی ئێستاش ئەو هێزانێتتر لە ناو کابینەکان ماونەتەوە کەواتە ئەمە ئەگەر متفقین لەسەرەوەی کە بەوازحی وایە پارتی دموکراتی کوردستان پشکی شێری بەرەکەوێت لە خوڵقاندنی ئەم دۆخە خراپەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە چونکە لە ڕاستیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بەڕێوە چووە جۆرێک بووە لە سیاسەتی جەردەیی لە مامەڵەکردن لەگەڵ داهات لە هەرێمی کوردستانە چۆن بەس سیاسەتی جەردەیی بوو ئەزانی کاک حەشیم لە عراق لە پێش کەوتنی نظامی سەدام و پێش ڕاپەڕین و ئەوانە لە 1970 بە دیاریکراوی تا 1970 لەگەڵ ئێرانە لە شەڕدا بوو و مەزنەری داهاتی حکوومەتی ئەو کاتەی بەعس هەر نەوت بوو بەڵام نەمان بینی بۆ ڕۆژێکیش موچەی خەڵکی عراق دوا بکەوێت منطقی تیان نییە ئێستاکە موچە بەم جۆرەیە تۆ بێنەرە بەرچاوی خۆ نەکەر بەم جۆرەیە با ئێمە هەندێک ڕەخەمیش با بخەینە ڕوو وەختێکە با بڵین فترەی هەرە زێڕینی حکومڕانی و داهاتە لە هەرێمی کوردستانە کە لە ساڵی 2005 لە دوای کەوتنی بەعس و ڕۆشتنی کورد بۆ بەغاو و ڕژانی پارە بۆ ناو عراق و بۆ ناو هەرێمی کوردستان تا کۆتایی کابینەی حوتەم تا کۆتایی ساڵی 2014 کە ئەمە هەم داهاتی ناوخۆ هەم جوڵەی بازرگانی هەم نەوت هەم ئەو بوجە قەبەیەی کە بە ڕێژەی لە 17 کەمتر لە عراقەوە بۆ هەرێمی کوردستان هاتووە کە ماگانە لە ملیارێک و 200 میلیۆن دلار زیاتریش هاتوتە هەرێمی کوردستانەوە و زۆر شتی تریش منطقی تیانە لە سیوێکی 12 2014 وەزارەتی دارایی بەپی ئەو زانیارانەی کە لای منەوە ئەو بەڵگانەی کە دەستم کەوتووە نزیکەی 10 تریلیۆن دینار ئەوەی پێوتە کورتێنانی بوجە ئەجزی متراکیمی هەیە ینی حکوومەتێک لە بەغاوە پارەی بۆ هاتەبێ لە ناوخوا داهاتێکی باشی هەبوو بێت و جوڵەژی بازرگانی فراوان هەبوو بێ خۆی نەوتی فرۆشتە بێ بە چه پێوانەیە کێ بەم ڕقەمە ئەڵێ ئامین کە نزیکەی 10 تریلیۆن دینار کورتێنانی هەبێت باشە لە دواتر لەوەی کە لە ساڵی 2007 بۆ 2013 کە ئێمە ڕۆشتینە پەرلەمانی کوردستان راپۆرتێکمان وەرگرت لەسەرەوەی مەسەلەی داهاتەکان و بەتایبەتی داهاتی نەوت یعنی ئینسان کە راپۆرتەکە بینێ لە ڕاستیە مایی ینی ئەوەیە کە هەر پێکەنی پێ بێ بە معنایەکی تروانە کە هەموو ئەوەی کە لە تێچووی پرۆسەکانی نەوت و لە قازانج بە شیرینی و بە هەموو شتێکەوە هەموو ئەوەی کەماوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناگاتە ملیارێک دۆلار باشە ئەم هەموو پارەی تر چی لێ هاو بەڵام وەختێکە سەیری ئەوە ئەەکەی کە چۆن بە نایاسایی ئەم پارەیان سەرف کردووە بە تایبەتی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز کە پێگاتبوون لە 5 کەس تا کابینەی هەشتم لە بینی یەکێتی و پارتیا 3-2 دابەشکرا بوو کە هیچ دەسەڵاتێکی ئەویان نیە لە دەرەوەی بوجە پارە سەرفکەن بەڵام نزیکەی 10 میلیارد دۆلاریان لە دەرەوەی بوجە سەرف کردووە ئەوەندە بۆ فلان ڕێکخرا و ئەوەندە بۆ ئەوە زانکۆی ئەهلی ئەوەندە بۆ مەسەلا بۆ نمونە 13 ملیۆن و 600 هزار دلار بۆ کڕینی کۆمپیوتەر بۆ وەزارەتی ناوخۆ نەمان بینی ئەم کۆمپیوتەرانە هی وەزارەتی ناوخۆیە لە کام
ئۆپەراسیۆن و لە کام مهمەی وەزارەتی ناوخوا بەکارهاتن زۆر جار بۆ ئاهەنگی حیزبی ئەوانە بەکارهاتوون مەسەلا 30 میلیۆن دلار بۆ زانکۆی مەلیشی لە دهۆک نزیکەی ملیارێک دلار بۆ کرێ ڕایوەشکاری فەرمانگەی هەماهەنگی بە دوادا چوون نزیکەی 5 میلیۆن دلار بۆ ڕێکخراوی ئایندەی گەشت نازام چی و هەروەها بەڵام لە تەنیشت ئێمانەوە بۆ زانکۆیشی وەکو هەڵەبجە 10 میلیۆن دلار سەرف کردووە کە 10 میلیۆن دلارەکەش دوای پێی زانیاریەکانی من نیوەیان سەحب کردوێتەوە و زۆر بابەتی تریش بۆ نمونە نزیکەی 10 ملیار دینار بە پێی ئەو بەڵگانەی کە لای منە بۆ سیستەمی ئاوی پاک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستانە دانراوە لە دهۆک هەولێر سلێمانی ئیداری گەرمیان نە لە سلێمانی جێبەجێکراوە نە لە گەرمیان جێبەجێکراوە لە هەولێریش لە سەدا تقریبان 40 بۆ 50 تا 60 جێبەجێکراوە بەڵام پارەکەش دیار نییە وە زۆر پارەی تریش و ئەوانە بۆیە ئەمە لە ڕاستیە ئەمەیە سیاسەتی ئیدارەدانی جەردەیی داهات لە هەرێمی کوردستانە کە بە ڕۆژی ڕووناک پارەکە دیار نامێنێ و لە سایی دوو یاسای زۆر خراپە کە هەردووچیان ڕاستی بەرهەمی ئیتفاقی استراتیژین ئەویش یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و گازە کە هیچێکە لە خراپترین یاساکانی هەرێمی کوردستان کە بە تەواوەتی هەرێمی کوردستانی فرۆشتۆ بە کۆمپانیا بیانەکان و کۆی ئەو عەقدانەی کە کراون لە خزمەتی کۆمپانیەکانە کراون کە کوردستان تقریبان بە 57 بلۆچی نەوتی دابش کراوە و یاسای دووەمیشان یاسای ژمارە 4 ساڵی 2006 یاسای وەبەرهێنانە کە دیسان ئەمەش لە ڕاستیە کارەساتێکی گەورەترەکە لە قازانجی کۆمەڵە وەبەرهێن دەرکراون کەواتە ئەگەر ئەمە ئەو دۆخە بێت کە خوڵقێنراوە لە ئەنجامی ئەو سیاسەتەی چەند ساڵی ڕابردووە کەواتە هێزەکانی تر بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی یا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە ئێستاوە نایەوێت شەریک بێت لە وەزعی کە خوڵقاوە لە هەرێمی کوردستانە دەبێت بە فیعلی وەکو حیزب مامەڵە بکەن دەبێت بە فیعلی ئەو پرۆژەیە بن کە حیزب وەکو ئامانجێک سیرکەن بۆ هێنانەندی خۆشگوزەرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەمە ڕابگرن ئەگەر ئەمە ڕانەگرن بە دیدی من خەڵک بیر لە شێوازی تر بیر لە سەرکردایەتی تر بیر لە حیزبی ترەکاتەوە بۆەوەی ئەو گۆڕینەی زۆر باشەوەی کە بەرەوت سیاسەتی جەردەی کاتە پێ دوای ئەوانەی کێسش حکومڕانەکانی جەردن تۆمەت بەریان دەکەیتەوە بە بڕوای من ینی من دقیق کورتم کردەوە لەسەر مەسەلەی ئیدارەدانی داهات ینی ئیدارەدانی داهات بە داهاتی نەوت و بە داهاتی ناوخۆوە هیچ فۆرمێکی موئەسەساتی پێوە نییە یعنی تۆ ئەگەر قەرارە ئێمە نەوت بۆ خۆشگوزەرانی هەرێمی کوردستان بەکاربێنین دەبێت نەوت یەکەم ببێتە هۆی بژاردنەوەی کەرتەکانی کشتتوکاڵ بازرگانی پیشەسازی گەشت و گوزار و دەستخستنی زۆرترین هەلیکار بۆ گەنج و بۆ دەرچوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ئەمەی نەکردووە بە هیچ جۆرێ بە پێی ئەو زانیانەی من هەرێمی کوردستان ئێستاکە ساڵانە نزیکەی ملیارێک و 200 میلیۆن دلار ئەڕاتە دەرەوە تەنها بۆ کڕینی شیرەمەنی باشە گەنجێکی زۆرە بینی بێ ئیش و بێکارە گەشەی ئابووری لە دوای 2014 بە زۆر دابەزیوە لە هەرێمی کوردستانە ئەگەر مانگە لە سنوورەکان دابخرێت ڕەنگە زۆر پێداویستی لە هەرێمی کوردستانە نەتوانی بەرهەمی بێنی هەر ئێستاکە بۆ نمونە کە وەزارەتی سامانە سروشتەکان ئەم ساڵ قەراری داوە کە نەوتی سپی بەسەر هاونیشتیمانیان دابەش نەکرێ تەنها لە محافەزەی سلێمانیە 470,000 خێزان هەیە ئەگەر خێزانی یەک بەرمیل نەوتیش وەرگریە 470,000 زەربی 220 لیتریکە بزانە چەندێکەکە کە تا ئێستاکە بە پێی زانیارەکانی من نزیکەی 10 میلیۆن لیتر بەرمیل نەوت لە خەزانەکانی پارێزگای سلێمانیایەوە من بۆ هەموو پارێزەکانی تیژ ڕاستە کەواتە لە ڕاستیە ئەوەی کە من وتم سیاسەتی جەردەیی مەبەستم لە ئیدارەدانی داهاتە لە هەرێمی کوردستانە بەدڵنیایی هەر حیزبێک بەوە ڕازی بێت وەکو وایە کە هاوبەشی کرد بێت لە بەرەمهێنانی ئەو جۆرە لە مۆدێلی بەڕێوەبردن لە داهاتە کە بەدڵنیایی دیسانێ لێمەوە لە قازانجی نوخبەیەکی دیاری کراوایە کە بە نەتیجە سیستەمێکی تۆتالیتاری بەرهەمە هێنێ کە ئیش دەکە لەسەر ئەوەکە کۆمەڵگا برسیکە و دواتر کەمە مافەکەی خۆی پێ بدەرەوە بۆەوەی ملکەچیکەی بۆ ئەو سیاسەتێکی خۆتەتا بەڵام بەدیدی من وشیاری سیاسی خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە بەرزترە بتوانن بەو شێوەیە مامەڵێ لەگەڵ بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕینەوە لای کاک سەلیم کۆیی لە هەولێر لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سڵاوتەن لەبێت بەڕێزان. کاک سەلیم ئەگەر بینەوە لای بەڕێزت سەبارەت بە ئەرکی هێزە سیاسیەکان، یعنی بە تایبەتی ئەو چوار هێزە چییە لە ئێستادا بۆ باشترینی گوزەرانی خەڵک و بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دەکرێت چ ڕۆڵێک ببینن ئەم هێزە سیاسیانە؟ وڵا بە تاکیدەوەش دەبێت قسەی لێسەر بکرێ و چوار لایەنش ئایا بەشدار دەبن بەو شێوەیە لەگەڵ حکوومەتەیە دەڕۆن یان قسەیشکیان دەبێت چارەسەریکیان دەبێت پێشنیاریکیان دەبێت چکە ئێمە تا ئێستاش بەشدارین لەو حکوومەتە بە هەموو ئەو نیگەرانیانەی کە هەیە و بە هەموو ئەو زۆم و زۆرەی کە لەو خەڵکە دەکرێت. بەڵام ئەوە پێم وایە ئەوەش پەیوەندی بە ئەو دوو مانگەی داهاتووە شەڕی داعشە دەنا بە تاکید دەبێت ئەم چوار لایەنە هەڵوێستی تەواویان هەبێ و دیار بێ تا چەند لەگەڵ حکوومەتەن یان ئەوەتە ئەم حکوومەتە باوەشێتەوە سەر لە نوێ دروستی کەینەوە. تورکیا لە ماوەی 6 مانگا 2000 هەڵبژاردننی کردەوە حکوومەتێکەکەی پێکێنا. ئێمەش دەکرێم جارە ئەم حکوومەتە پێکبێنێ و بە شێوازێککە بە سیستەمی خاڵ ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان لێ کێشەی سەرۆی چێرەم لە جاتی دەبێت ئەگە بە سیستەمی خاڵ دابش کرێ هەمووی وەکو یەک ئەم حکوومەتە دابش کرێتەوە کاتە لەسەر ئەساس و بنەمایەک بێت کە بە سیستەمی خاڵ بە دیارە پارتی دیموکراتی کوردستان چەندیە شێتی چەندیە بزوتنەوەی گۆڕان هەموو لایەنەکان ئیستحقاق وەرگرە و خزمەت بەو خەڵکە بکە. بەڵام ناکرێت چی کە بێدەنگی لە بەرامبەر هەموو ئەو غەدرەی لەو خەڵکە دەکرێت ئەو لایەنانش بێدەنگ بن و بە دیاریەوە دانیشن یان ئێمە ڕۆژانەوە بۆ ماوەی ساڵێکە هەر لە کەناڵەکانەوە قسە دەکەین و پێشنیار دەکەین و تەرحەکەین هیچ ناگاتە نەتیجە. لەبەرەوە ئەم لایەنە سیاسیانش بە تایبەتی ئەو چوار لایەنە دەبێت هەڵوێستیان دیار بێ بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر بەوەی کە لە داهاتوە چ بکەن. یعنی ناکرێت ئەو چوار لایەنە نەتوانین هیچ هەڵوێستێک بنوێنن لەبەر بارودۆخی هەرێمی کوردستان. هەتا ئێستا خاتریەوە ژیراوە کە مەسەلەی شەڕی داعش و بارودۆخی سیاسی، بەڵام ئەگە شەڕی داعش نەما خۆ ئەو کاتە ئەو بیانوانش نامینێ دەبێت هەڵوێستێکی جددی وەرگرن لە پەرلەمان لە حکوومەت و لە دۆخی هەرێمی کوردستان. زۆر باشە. پێت وایە ئەگەر هەڵوێستێکی جددی نەبێت لەلایەن ئەو لایەنەوە پێشبین دەکەی دۆخی هەرێم تاکەی بەردەوام بێت و تاکەی ژیانی خەڵک بەم شێوەیە لە کولەمەرگیدا بێت؟ وەڵام ئەگەر دیارە زەماوەر خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێ ئەوەش دەکا ئەوەش دو هەڵوێستی لایەنە سیاسیەکان ئەم چوار لایەنە ئەگەر ناو کاتە خەڵک بۆ خۆی بڕیار دەدا و هەر زەماوەری ئەو لایەنە سیاسیانش بڕیاری خۆی دەدانی تەحمل ناکرێ. ئەمە ساڵێک ئەگەر لە ڕابردووە سەبرێکی گرتووە لەسەر ئەمانە بەس لەمە دووە چاوەڕێی چ بکە یانی چاوەڕێ ئەو ئەگەرانی لە ڕابردووە پێی دەدرا کە پارەمان هەیە و هەڵمان گرتووە بۆ ڕۆژێ ڕەشە و لە کاتێ دەتان دەینێ و بنیەی پێ هەرێمی کوردستانی پێبینا دەکەین و نازان چ دەکەین. ئەمانە هەمووی دەرچووی چیوانە بۆ هەموو پارەکە خوراوی چی نەماوە نە شیرنی و نە نەوت و نە بوونیە و هیچیش نەکراوە. لەبەرەوە خەڵکی چاوەڕێ ئەو بەڵێنی ئەم چوار لایەنەش دەکا ئەمان شەڵوێستیان چ دەبێت. بەڵام ئەوە بە تاکید دوای شەڕی داعش دەبێت. ئەگەر ئەوانش هەر ئاوا بێ کەواتە خەڵک ئازاد دەبێت بۆ خۆی چۆن هەڵوێست وەرەگرێ. بەڵام پێم وانییە خەڵک لە مەسەلەی قوتی خۆی و ژیانی خۆی و لە خزمەت گوزاری خۆی بێدەنگ بێ لە کاتەوە نەوت بڕوا و پارە هەبێ و هەموو داهاتێک هەبێ. ینی پێم وانێ هیچ کاتێک خەڵکی هەرێمی کوردستانەوە بێ هەڵوێست نابێ ینی و خەڵکی ناو لایەنە سیاسیەکانیش بێ هەڵوێست نابن. ینی بۆیە من پێم وایە ئەو کاتە دەکرێتە دەست قەدەرێکی گەورە کە هەموو لایەنە سیاسیەکان تیایدا عقوبە دەدرێ لەو قەزەیە کە ئەگەر خەڵک بۆ خۆی بڕیار بدایانی. زۆر باشێ وەکو کۆمەڵی ئیسلامی پێ دوایە لە سەرتاوە لە سەرای پەخستنی دامەزراوەکان و ئەو ژیانەی کە نامواری کە خەڵک تێیدا بووە ئەوەی کە پێویست بوو هەڵوێستان واندووە و لە بەسەرەی یاسای سەرۆکاتی لە مەسەلەی پەرلەمان لەو دۆخی کە خەڵک تێیدایە. وڵای ئێمە هەر لە سەرتاوە ینی ئەو ژیانی هەرێمی کوردستان بەو شێوە حکومڕانی قەنەعەتمان پێی نەبووە کە بەشداریش بووین لە حکومەت بۆ ئەوەی کە بتوانین چاچکەین. هەموو کاتێ بەشدار بووین لە پێناوی ئەوە بۆ کە بتوانین ئەگە وەکو بڵێ دارێک لەسەر بەردێک دانین. بەڵام هەرچی کردوشمانە هەر لەبەرەوەی ڕێژەی زۆری بەدەست ئەو پارتی وێشێتیەوە بووە نەتوان دراوە چاکسازی بکرێ ئاخری سەری هەر لە هیچەوە دەرچووە. ئەم جارە پێمان وە بۆ سەیلانێک کە لە ئۆپۆزیسیۆن بووین کاریگەریمان دەبێ بەشدار دەبین لە حکوومەتە بتوانین گۆڕانکاریشی باش بکەین و بەپێی ئەوەی کە سەرۆکی حکوومەتیش بەڵێنی بەو سەیلانەدا کە ئێمە ئامادەی هەموو چاکسازیەکین بەپێی ئەوەی کە نووسراوە ئێستا لە بەردەستدایە
کە ئامادەی چاکسازیش نەبوونیانی جگە لە یاسای سەرۆکی هەرێم و ئەوانە پێشتریش خۆ ئامادەی چاکسازی نەبوون ینی هەر ئەو لایەنانش نەمانزانی نەوت چۆن دەڕوات دەیانگوت ئاوا دەبێ و ئاوا دەکرێ و ئەوە دوای دەزانن و ئەوە زیری دارایی بچۆ لە تورکیا پارە بێنن نەبوو داخل نەبوو پارەکە نهاتوە نەفرۆشراوە بۆ شێوێ 2 ساڵ ئەوە بەڕێکرا ئەو ساڵشیش لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم ئەوە پەرلەمانیش پەکخرا دێت سەرەوەی لایەنەکانیش ێستا پەکخراون کە هیچ قسەیەکیان نەبێت لە داهاتووی ئەم هەرێمی کوردستانە کە دەڵێت دەوڵەت ڕادەگەێنرێ دەڵێت گۆڕانکاری سیاسی دەبێت دەڵێت ینی داهاتووی هەرێم بە جۆرێککە دەبێت هیچ لایەنە سیاسیەکان هەر کەسە قسەی خۆی دەکا ینی شتێک نییە جەمع بێ بۆ ئێمە بڕیارێکی لەسەر بدەین ئەگەر بەبارە سلبیەکەی بێ بۆ هەرێمی کوردستان ئەوە هەرێمی کوردستان لە بەردەمی خەتەرێکی زۆر گەورەیە کە ئەوەش لەوە نێزیکە کە ئەو گۆڕانکاریانە هیچی پێناچێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ کە بەداخەوە ینی ئێمەش نمونەیەکی وا پیشاندراوە کە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان دەسەڵات لە هەرێمی کوردستان نەیانتوانی لە ماوەی 20 ساڵە نە چاکسازی بکەن نە خەڵک ڕازیکەن نە خزمەتی خەڵکە بکەن لەگەڵ ئەو هەموو پشتیوانی کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەموو وڵاتانی ئەوروپا ئەمریکا وڵاتانی دەوروبەر هەموو هاوکار بوون بۆ ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستان و ئەمجا بۆ بەیەکگەیاندنی بۆ سوڵحی ناوخۆی بەڵام هەر ناکەوێتە سەر پێ ئەوە دەبێت ئەوە چارەسەریشکەی بۆ بدۆزرێتەوە ئەو لایەنانە بێدەنگ نەبلەوە واگەر لەوەش بێدەنگن پێم وا دەکەوێتە دەست خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام سوپاس دەکەم دواتە گرێنەوە لای بەرزت کاکتۆر کاتی بەرنامە کشمان کەمەوە سەبارەت بە چارەسەری ئەم دۆخە پێ دوایە تاکەی ئەم دۆخە بەردەوام دەوێت ئەم دۆخە پێویست بە جۆرەڵۆیسێک بۆ چارەسەر بوون ئەو ژیانی کە خەڵک تێدا پەخستی مەسەرەن پەرلەمان ئیفلیس بوونی حکوومەت قەیرانی سەرۆکایەتی ڕاستیە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە دیدی من هیچ بەلایەوە مهم نییە کێ سەرۆکە بێ کێ سەرۆک نابێ پەرلەمانکەیەکەوێتەوە ئیش کەی ناکەوێتەوە ئیش بە مەفهومی دەوڵەتداری حکوومەتیش نەماوە چکە حکوومەت دوو ئەرچی هەیە ئەرچێکیان دابینکردنی لایانی کەمی ژیان بۆ خەڵک بۆ ئەرچی دووەمیان پاراستنی سەر و سامان و ئەمنیەتی هاوڵاتیان کە ئەمە هیچیان نەنا دابینکردنی لایانی کەمی ژیان ماوە نە ئەمنیەتی هاوڵاتیانیش لە ئاستی پێویستایە خەڵک بەبێ هۆ ئەژیری ئەوەتە لە شاری هەولێرە بینن ڕۆژانە لە ماوەی ڕابردوات چەند کادری کۆمەڵی ئیسلامی و خەڵکی بزوتنەوەی گۆڕان و خەڵکانی تریش بەبێت تاوان و بەبێ ئەوەی کە شتێکیان کردبێ تۆمەتی جۆراوجیان بۆ هەڵەبەستن و لە شاری سلێمانیش ڕۆژانە دەیان نمونەمان بەرچاوەکەوێت و لە تازەترین شتی شاومان لە هەفتەی پێشوو کە بینیمان لە شتێکی زۆر چاوەڕوان نەکراوە ئەو خەڵکانی کە ئازادکران کە گوایە هیچیان لەسەر نەبووە لە ماوەیەکی زۆر کورت و دیاریکراوە بۆیە مەفهومی حکوومەت نەماوەتەوە لە هەرێمی کوردستانە هەر خۆی ئێستا نەکۆبوونەوەیان هەیە با بڵین توانم بڵم داوامی ڕێکوپێکیشان هەیە گروپێک لە ناو ئەنجومەنی وەزیرانە بە ناوی گروپی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان کارەکەن بۆیە لە ڕاستیە کۆی دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە پێویستی بە فۆرمەلەکردنەوە هەیە جارێکی تر پێویستی بەوە هەیە کە بە تایبەتی مؤسسەی سەرۆکایەتی هەرێم و مؤسسەی حکوومەت کە ئەم دوانە لە ڕاستیا بە دیدی من هەم دەبێت بە شکڵێکی تازە دابڕێژرێنەوە هەم دەبێت بە سیاسەتێکی تازە ئیشکەنەوە و ئەوەی کە تایبەت بە پەرلەمانی کوردستان پێویستە پەرلەمانی کوردستان دەست بە ئیشەکانی کاتەوە لایانی کەم بۆ ئەوەی لە ڕووی ڕقابیەوە بتوانێت چاودێر بێ بەسەر ئەو حکوومەتەی کە ئەمەیە یاخود قەرارە فۆرمێکی تری بۆ بدۆزێتەوە چونکە کە حەشیمەشێک لە خراپترین شتەکانی ئەم کابینەی هەشتەمە ئەوەیە کە تاکو ئێستاکە پرۆژە یاسای بودجەی نەبووە یعنی لە هەر وڵاتێکە پرۆژە یاسای بودجە نەبوو خەڵک نەیزانی یاخود بەڵێ کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان نە ساڵی 2014 نە ساڵی 2015 نە 2016 ئەمەی کەتیاین پرۆژە یاسای بودجەی نەبووە ئێمە هەموو لایەکە زانین لە دوای 12 ئۆکتۆبەر و پەرلەمانی کوردستان بە فیعلی نەماوە لە دوای ئەو کودەتایی کە بەسەریا کراوە پێشتریش کە ئێمە لە پەرلەمان بووین کە دەبوو لە مانگی تشرینەکەما پرۆژە یاسای بودجە باتەیە نەبووە لە کابینێکی بێ پرۆژە یاسای بودجە یەکێکە لە خراپترین کابینەکان شکست خواردوترین کابینەکان لە مێژووی حکومڕانی کوردیا لە ڕاستیە لە هەر شوێنێکشا پرۆژە یاسای بودجە نەبوو کە نەزانرا چەند داهات هەیە کە نەزانرا سەرف چۆنە کە نەزانرا تەرازووی مراجعات چۆنە ئەمە مەجالی بەهەدەردان مەجالی گەندەڵی مەجالی ئەوەی کە پێوتێ سیاسەتی جەردەیی بەڕێوەبردنی داهاتەکان دروستە بێ هەر بۆ نمونە
باقی ئەهلی وەکو باقی کوردستان تەنها مانگانە لە ئەنجامی گۆڕینەوەی ئاڵوگۆڕی دراو لە دۆلارەوە بۆ دینار نزیکەی لە سەتادەی نرخی نەوت قازان جەکات و ئەوانە بۆ نمون حکومیە نەخێ باقیی ئەهلی و نزیکە لە پارتی دیموکراتی کوردستانەوە هەروەها بۆ نمونە با بڵین دوو پاڵاوگەی گەورەمان هەیە پاڵاوگەی بازیان و پاڵاوگەی کەڵک کە هەردووچیان حکوومەتی عراقی دروستی کردووە لەسەر بودجەی لە ساحەڤەی نەوت ئەو کاتە دروستکراوە لە سلێمانی نۆکان و قەیوانێن بەڕێوە لە هەولێریش کۆمپانیای کرد کە ئێستاکە هەر با بڵین پاڵاوگەکە کە بای 2 میلیارد دۆلارە و لەسەر ڕوبەری 1200 دۆلار زەوی دروستکراوە تاپۆ کراوە لەسەر کۆمپانیای کار کە ئەمە لە ڕاستیە ئەمە سیاسەتی جەردەیی نەبێت چییە بۆیە ئەگەر ئیرادەیەکی جدی هەبێ لە فۆرمەلەکردنەوەی موسسات لە حکوومەتی لە هەرێمی کوردستانە تەنها لە مەسلەی پیاداچوونەوە بە سیستەمی موچە و نێشتنی دووموچەیی و بندیوار و خانشی ناسایی دەتوانن ماگان 10 میلیۆن دینار بگەڕێنەوە تەنها باج ئەوەی کە لێخۆشبوونی کۆمپانیەکان واز لێبێنن دەتوانن 20 میلیۆن دینار بژێڕنەوە مەسەلا کۆمپانیا گەورەکانی بواری گەیاندن لە هەرێمی کوردستانە کە هەمومان نەزانین مەبەستمان لە کۆڕک و ئاساسیال و زین و هەموو ئەمانە باز نادەن بە حکوومەتی هەرێمی کوردستان نەک باز نادەن زۆر جار با بڵێن هینەکەشیان وا بۆ ئەنووسرێت خەمڵاندنی داهاتەکەیان کە زەریان کردووە یعنی کە ئەمانە هەمووی شتی زۆر خراپن لە هەرێمی تەنها لە کارەبا ئەم نموناهێنمەوە تەنها لە کارەبا ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی لە گۆڕینی گازباییەوە بۆ گازی سروشتی یعنی تێچووی کارەبا با بڵین لە 2 میلیارد و 300 میلیۆن دینارەوە بێنێتە خوارەوە بۆ 120 میلیۆن دینار و هەروەها زۆر مەجاڵی تریشوانە بۆیە ئەمەی کە ئێستاکە لە هەرێمی کوردستانە هەیە لە ڕاستیە شکستێکی تەواوی بەڕێوەبردننی داهاتە لە هەرێمی کوردستانە و من دوا قسەم ئەوەیە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەگەر ئەوێت لە ئێستاوە تا کۆتایی تا مەقتەعێکی تر بەردەوام نەبێ هەرچەنە لە ڕابردووە بە تایبەتی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو قسەی زۆر کراوە هەڵوێستی زۆر باش دوێنراوە پەرلەمانتارەکانیان لەگەڵ بەشێک لە پەرلەمانتارەکانی بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانیش قسەی زۆر باش کراوە بەڵام بە بۆچوونی من ئیتر قۆناغی قسە کۆتایی پێ هاتووە و دەبێت بە فیعلی بە کردار پرۆژەی جدی هەبێ لە بەرامبەر وەستاندنی ئەو جۆرە لە بەڕێوەبردن لە حکوومەت لە هەرێمی کوردستانە بۆی دۆخی ژیانی خەڵک چاکرێ ئەگەر وان نەبێ بە دڵنیایی خەڵک بیل لە شێوازی تر و بیل لە میکانیزمی ترەکاتەوە بۆ بەدەستێنانەوەی مافەکانی کاک سەلیم کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە پێ دوایە چارەسەر چیە بۆ ئەم دۆخە ناموارەی هەرێمی کوردستان چی بکرێت بۆ باشکردنی گوزەرانی خەڵک وە پاشان پێ دوایە ئەم دۆخە تاکەی دەخانێ پێشبین دەکەێت تا 2 ساڵی ترم دۆخە بەردەوام بێت بەو دەست پێشخەرانەی کە دەکرێن کە تا ئێستا نەتیجیان نەبووە وڵا ئێمە تەرحەکانمان کردو دیارە هەموو کەسە دەزانێت لە کارمەندێکی هەر دایرێک پرسی دەزانێت چۆن ژیانی خەڵک باش دەکرێت بەڵام تۆرە بەو حکوومەتە بڵێ بۆ نایدەی بۆ نایکەی و ئەوەی ئەرچی لەسەر لایەنە سیاسیەکانە ئەوەیە کە دەبێ ئەوان یەخێ ئەم حکوومەتە بگرن کە نابێ وابێ ینی ئەمە ڕێگایەکە کە ئەو لایەنە سیاسیانە و چوار لایەنە فشارێک دروستکەن کە نابێ وابێ ئەگەر ئەوەش من پێم وایە کە زۆر ئاسانە یعنی لەوەی کە ئێمە چی کە تەحملی ئەوە نەکەین و بەشدار نەبین لەوە کە خەڵکی تیا سزا بدرێ خەڵکی هەرێمی کوردستان سزا بدرێت جگە لەوەی کە خزمەت گوزاری پێویستەوە جگە لەوەی دەبێت و خەڵکە خزمەت بکرێ بەو هەموو نەهامەتی و ناڕەحەتی لە ڕابردووە هەم لە سەردەمی شۆڕشوان و لە سەردەمی حکومڕانی کە ناڕەحەتی توش بوو ئێستا بێ دیسانەوە دوای 25 ساڵ حکومڕانی دیسان عقوبەی بدەیەوە ئەو بەڕاستی کارێکی زۆر نابەجێ و نەگونجاوە ئەوە مەرحەلەیەکە مەرحەلەی داهاتوورش من پێم وایە دوای شەڕی داعش دەکەوێتە دەست جەماوەرەوە کە ئەمە خەڵکی هەرێمی کوردستان پێم وایە ئەوە قبول ناکرێ و قابلی قبول نییە بۆیە ئەویان ئەگەرەکەی دەکەوێتە دەستینێکەوە کە لە دەست هەموو لایەک دەترازێ ئەو کاتە خەڵک بۆ خۆی بڕیار وەرگێ هەروەز وەرگێ ئەمە شتێکی خراپە جگە لەوەی هەموو ئەو مەترسیانەی کە ئێستا لە سەرهەرێمی کوردستان و لەسەر ناوچەکەیە لەو گۆڕانکاریە و میحوەرانەی کە ئێستا ڕووی لە ناوچەکە کردو ئەوەش بەڕاستی خەتەرێکی گەورەیە کە ئەم دەسەڵاتە پێویستە زۆر بەجددی ینی لە ماوەی مانجێک بتوانێت کۆمەڵ زۆر ساکسازی بکە بۆی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان کاتمان تاوا بۆ زۆر سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ بینەران بەرە سپاس بۆ ئەو کارام تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ